دايكي محمد فرمو خوشك باشەکەم. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. دايكي محمد مامۆستا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. دەستی جەنابی ئینشاڵڵا سەرکەوتو دەبی، ئینشاڵڵا خوای گەورە پاداشی خێری بۆ دەداتەوە ئینشاڵڵا. مامۆستام پرسیارێکم هەیە. مامۆستا ئەمن ئێستا تەمەنم 32 ساڵە، پیاوەکەشم عمری 33 ساڵە. مامۆستا پیاوەکەم حەزی لێ ئەمە منداڵەشکەمان ببی، ئەمیش ئافرەتەکی بەدین و ئیماندار و قورئان خوێن و یعنی زۆر حەزم لێ نییە منداڵەشکەمان ببی، بەس ئەو زۆرم لێ دەکاتن بەمیش دە لە گەردەنت ئازا ناکەم ئەگەر نهێلی ئەمە منداڵەشکەمان ببی. بەخۆشم 4 منداڵم هەیە، منداڵەکانیشم گەورەنە، یعنی نییە بەس ئەو زۆری حەز لە منداڵیە. بۆچی حەز لێنێ خوانە دایکی محەممەد خوانە خواستە نەخۆشی تااقەتی مناڵ بەخێوکردن؟ ناوەڵە مامۆستا هیچ عیبم نییە، لە خۆی بە زیاد نەخۆش نیمە نەخۆش درێژخایەنیشم نییە. الحەمدولله یەخوا تەندروست باش. بەس منداڵەکانم گەورە بوون، یعنی هەندێک شەرمەک هەیە کە منداڵ گەورە دەبیتن. ئەوە تێستا گرفتەکەمان دۆزیەوە، ناوەڵا لای من وا نبینم، ئێستا گرفتەکەی تۆمان دۆزیەوە الحەمدولله. لە دینی ئیسلام لەگەڵ عورفی کۆمەلگادا دووشتی لێک جیاوازنی شەڵا لە درێژەی بەرنامەکەدا دایکی محەممەد خوشکە باشەکەم، خوشکی گەورەم گوێبیست بە ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم بەسەر چاوان. ئینشاڵڵا بەرەکەت دەکەوێتە ژیانتانەوە. سوپاس بۆ متمانەی جەنابەت خوشکە باشەکەی من خوشکی گەورە و بەڕێزم، خوا لەگەڵ دایکی محەممەد، خوا لەگەڵ دایکی محەممەد دەفەرمووی 42 ساڵ تەمەنمە و پیاوەکەم 43 ساڵە، یا ڕەبی خوا تەمەن بەرەکەت بخاتە تەمەنتانەوە دایکی محەممەد، و 4 منداڵەکانیشت تەمەن درێژ و پڕبەرەکەت بن و خوای گەورە ساڵحیان کە. پیاوەکەت حەزی لە مناڵە، وەڵڵا دەستی خۆش بێ، حەزی لە مناڵە، ئینشاءڵڵا حەمد و سەنا بۆ خوای گەورە کە تۆ تەندروستت فەرمووت تەندروستیم باشە، شکر نەخۆشێکی وانیم کە تااقەتی منداڵم نەبێ، تەنها گرفتەکەت شەرمە. ڕاست دەکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەڵێن ئافرەت کە منداڵەکانی گەورە بوون و تەمەنی چوە سەر و چلەوە منداڵی نەبێ باشە و یان عیبەیە، من پێت دەڵێم نام، پیاوەکەت حەقی خۆیەتی، بە قسەی پیاوەکەت بکە، وەکو مامۆستایەک وەکو برایەکی خۆشت خوشکی من دایکی محەممەد ڕێنماییت دەکەم، مادام پیاوەکە حەزی بەوەیە، چانێ پەلاماری ژنی دووەم نادا و پێشنێکێ بێنە بۆ مناڵ بە خێزانی خۆی دەڵێ ئافرەت با مناڵێکی کەمان ببێ، وەڵام مناڵیش لەو تەمەنەیە خۆشە لە ماڵەوە، مناڵەکانیش پێی شادمان دەبن. من لەو بڕوایدەم ئەو مناڵە خیتام و هەمیسکون ببێتە باشترین مناڵ بە ئیزنی خوای گەورە، ناوی خوای لێبێنە بە ئیزنی خوا بێدڵی مێردت مەکە و گوێ لە تەقالیدی هەندێشتی کوردەواری خۆمان مەگرە عیبەیە و عیبە نیە، ئەوە پێوەستە بە خۆتانەوە. خوا دەکا مێردەکە دڵی شادە و بۆ خۆت دڵ شادمان دەبێ و منداڵەکان پێیان خۆش دەبێ، لە دەرەوەی مەدخەلی ماڵی خۆتانی یاخوا هەموو خەڵک چ قسەیەکی دەکا هەر ئاوڕیشی وەمەدەوە. ئینشاءڵڵا ئەو مناڵی کە دەتان بێ بە ئیزنی خوای پەروەردگار نێتی لێبێنە ساڵحترین منداڵت دەبێ و دەبێتە دارێکی پڕبەر بۆتان. منداڵەکانی کە وردەوردە گەورە بوون ئینشاءڵڵا ئەوانی کچن شوو بکەن و ئەوەی کوڕن ژن بێن و بچنە ماڵ و حاڵی خۆیانەوە، دوو بە دوو لەگەڵ باوکی محەممەدا بە ئیزنی خوا بەیەکەوە بمێنەوە، دایکی محەممەد لەگەڵ باوکی محەممەدا بەیەکەوە دەبن، جا ئەم مناڵە ئەمجا وردەوردە گەورە دەبێ، ئێوە تەمەنتان دەچێتە پێشەوە، ئەم تازە گەورە دەبێ، خەمڕەوێنتان دەبێ، بەرەکەتی ماڵتان دەبێ، ئینشاءڵڵا خوای پەروەردگار هەموو خێر و بەرەکەتێکتان بەسەرا دەڕێژێ. با مناڵەکەت ببێ گوێ لە شەرموشتی خەڵک مەگرە، بە قسەی شەرعی خوای پەروەردگار بکە.